سڵاو ماڵپەڕی BBC دەڵێ کاربەدەستانی وەزارەتی ژینگە لە عێراق گوتویانە لە ماوەی چەندەی داهاتوودا خۆڵبارین لە عێراق لە ساڵێکدا 272 ڕۆژ دەبێت واتە لە کۆی 4 ڕۆژ 3 ڕۆژی خۆڵبارین دەبێت. پێویستە چی بکەن بۆی ڕوبەڕێوە خۆڵبارینە ببینەوە و ژینگەیەکی پاک و خاوێن بجێڕینەوە بۆ وڵات. لە مێژوودا ڕووداوێکی هاوشێوەی لەو جۆرە هەیە لە ئەمریکا کە هیوابەخشە فەرمونون گوێتان لە زانیاری زیاتر بێت. ماڵپەڕی چاودێری زەوی سەر بە دەستگای ناسا ئاماژە بەوە دەکات کە لە سەرەتای مانجی حوتی ساڵی 2009دا تەوژمێکی خۆڵبارین عێراقی گرتەوە. لە ناوەڕاستی عێراق و بەشێکی کوردستان لەبەر ئەستووری خۆڵبارینەکە پێکاتەکانی سەرزەوی لە چاوی کامێرای مانگە دەستکردەکان دیار نەبوو. بەهۆی ئەو خۆڵبارینە هەزاران کەس لەبەر کێشەی هەناسەدان ڕوویان لە نەخۆشخانەکان کرد و 3 کەس بەهۆیەوە مردن. هەمان ماڵپەڕ دوای 13 ساڵ لە ساڵی 2022دا ئاماژە بەوە دەکات کە کارەساتی خۆڵبارین لەسەر ئاستی عێراق زیاتر لە جاران ڕوودەدا. ماڵپەڕی ڕۆژنامەی The Guardian لە 24 پێنجی 2022دا دەڵێت لە ماوەی 2 مانگدا 9 جارە بەشێکی زۆری عێراق پەکی دەکەوێت. ماڵپەڕی BBC دەڵێت کاربەدەستان لە وەزارەتی ژینگە هۆشداری ئەوەیان داوە ڕەنگە لە چەندەیی داهاتوودا 272 ڕۆژ لە ساڵێکدا خۆڵبارین ڕوو بدات لە عێراقدا، واتە نزیکەی لە 4 ڕۆژ 3 ڕۆژیان خۆڵبارین دەبێت. ڕەنگە هیوابەخشترین نمونەی خۆڵبارین لە مێژوودا خۆڵبارینی ئەمریکا بێت لە سیەکانی سەدەی ڕابردوو کە بەدەست بۆڵ ناسراوە. لەو سەردەمەدا داخران و بابردەڵەی خاکە وشک و ڕوتەنەکانی باشووری ناوەڕاستی ئەمریکا ژینگە و ژیانی بەشێکی زۆری هاوڵاتیانی ناخۆش کرده بوو. خۆڵبارین بە شێوەی پەڵەهەوری یەکپارچە تا بەرزی سەدان مەتر بەرز دەبوو و پانتایی و درێژایی سەدان کیلۆمەتری دەگرتەوە. هەندێجار خۆڵبارین دەگەیشتە شاری واشنگتن و نیویۆرک کە نزیکەی 2000 کیلۆمەتر دوور بوون. 14/1935 بە یەکشەممەی ڕەش لە مێژووی ئەمریکادا ناسراوە. تەوژمی خۆڵبارین لەو ڕۆژەدا هێندە چڕ وەستور بووە، ڕێگای لە تشتی خۆر گرتووە و ڕۆژی ڕووناکی کردوتە تارمایی. سەرچاوی ئەو خۆڵبارینە باشووری هەرێمی گرێیت پلینە. گرێیت پلین لە باشووری کەنەدا و بە ناوەڕاستی ئەمریکادا دەگشێت و خاچی دەوی لایەن دەگرێتەوە تا باکووری وڵاتی مەکسیک درێژ دەبێت. ئەو هەوای نیمچەوشک و خاچی کەم ئاوی هەرێمی گرێیت پلین وای کردووە هەم ئاوەدانی نەگاتێ و هەمیش هاتوچۆی ئەستەم بێت تا ناوەڕاستی سەدەی 19 کە تا ئەو کات ڕووبارەکان و ڕێڕەوە ئاویە دەستکردەکان ڕێگای سەرەکی هاتوچۆ بوون. کۆنگرێس لە گەرمەی شەڕی ناوخۆدا لە ساڵی 1862دا پرۆژەی یاسای هۆمستێد ئەکتی پەسەند کرد کە بە جۆرەی پرۆژەکە هەر جوتیارە کۆچ بکات بۆ ناوچەی گرێیت پلین نزیکەی 262 زەوی دەدرێتێ. بە جۆرەی ماڵپەڕی ئەنجومەنی پیران تا ساڵی 1890 373,000 پارچە زەویان بە هاوڵاتیان بەخشی کە ڕووبەری 241,000 کیلۆمەتر چوارگۆشە دەکات. واتە لە ماوەی 28 ساڵدا حکومەتی ئەمریکا هێندەی ڕووبەری شانشینی یەکگرتووی بەریتانیای بەخشی هاوڵاتیان. ئەوروپیە کۆچەرەکانی ئەمریکا بەهۆی سروشتی وشک و کەمدارستانی ناوچەکانی گرێیت پلین وەک بیابان هەژماریان دەکرد، بەڵام پێیان وابوو ئەگەر ئەو ناوچانە بکێڵدرێن دەبنە ناوچەی تەڕ و پارا و بەهۆی بارانەوە. باوەڕیان وابوو باران دوای زەویە چێڵدراوەکان دەکەوێت، بۆیە لە سەرەتاکانی سەدەی 20 بەهۆی پێشکەوتنی ئامێرەکانی شێڵان زەویە چێڵدراوەکان 6 هێندەی جاران زیادیان کرد. هەموو ڕۆکوجیایە خۆماڵی و خۆڕستەکان کە هەزاران ساڵ بوو خاچی ئەو ناوچانیان لە داخوران و خۆڵبارین پاراست بوو لە ناوچوون و لە شوێنیان بەرووبوومی کوشت و کاڵی نوێ دەچێنرا. ڕوودکردنەوەی خاک و چێڵانی خراپ و کەمبارانی و گەرمای هاوین بوونەهۆی ئەو خۆڵبارینە کە بەدەست بۆڵ ناسراوە لە مێژووی ئەمریکادا. لە ئەنجامی ئەو کارەساتە ژینگەیە زیاتر لە 2 ملیۆن کەس ناوچەکانی باشووری ناوەڕاستی ئەمریکایان بە ناچاری جێهێشت و زۆربەیان ڕوویان کردە کالیفۆرنیا. لە سیەکانی سەدەی ڕابردوو ئەمریکا تەنها بەدەست خۆڵبارینەوە جیرۆدە نەبوو، کێشەی لەوە گەورەتر پرسیەتی بوو کە ئەو سەردەمە بەگرانی گەورە ناودەبرێت لە مێژووی ئەمریکادا. هەژاری و نەبوونی بڕستی لە خەڵک بڕی بوو. لەلایەکی دیکەشەوە نەخۆشی فلیجی منداڵان دایان ساڵ بوو، ساڵانە هەزاران کەس بەو هۆیەوە دەمردن یا بۆ هەمیشە دەبوونە پەکەوتە. سەرۆک ڕۆزڤێلت خۆیشی بەو هۆیەوە ئیفلیج بوو. لە ژێرناوی پەیمانی نوێ سەرۆک ڕۆزڤێلت و کۆنگرێس زۆر پرۆگرام و دەستگایان دامەزراندن بۆ ڕوبەڕووبوونەوەی خۆڵبارین و گرانی. پەیمانی نوێ نزیکەی 20 ملیۆن هەلیکاری نوێی لە ماوەی 10 ساڵدا ڕەخسان کە لەلایەک خەڵکی لە گرانی و برسێتی ڕزگار کرد، لەلایەکی دیکە ژێرخانی وڵاتی دەوڵەمەندتر کرد. هەروەها لە ڕێگەی بەرنامەی فێرکاری جوتیاران کە چۆن زەویەکانیان بچێڵن و خاک لە ڕووتانەوە و داخوران بپارێزن لەگەڵ ناشتنی زیاتر لە 200 ملیۆن دار لە هەرێمی گرێیت پلیندا کێشەی خۆڵبارینیان چارەسەر کرد. تاوای لێ هەر لە ساڵی 1939 مەترسیەکانی وشکە ساڵی و خۆڵبارین ڕەوینەوە. سەرەڕای مەترسیە ژینگەیەکان کاربەدەستان و دامەزراوەکانی عێراق هەنگاوی کردەی کاریگەریان نەناوە بۆ بەرەنگاربوونەوەی ئەو مەترسیانە.
چەند ڕۆژێک لەمەوبەر زانکۆی کوردستان لە هەولێر سیمپۆزیەمێکی بۆ گۆڕانی ئاو و هەوا ڕێکخست بوو. تیادا کاربەدەستان و کەسانی ئەکادمی و شارەزا و ڕۆژنامەنووسان و چالاکوانانیان بانکێشت کرده بوو. هەرچەندە و هەوڵانە ڕەنگە سەرەتایەکی باش بن، بەڵام درەنگن و لە ئاستی پێویست نین، تەنها کاربەدەستانی کوردی تێدا بوون. ئەو بڕیارانە دەبێت سەرتاسەری بن و پەرلەمانی عێراق و کوردستان بە پرۆژە یاسا بڕیاریان لەسەر بدات و بودجەیان بۆ تەرخان بکرێت. بەڵام بەداخەوە ئێستا هەردوو پەرلەمان بەدەست کێشەکانی ناوخۆیانەوە گرفتارن. ئەگەر لە ساڵی 2009 تا ئێستا وەکسیەکانی سەدەی ڕابردووی ئەمریکا 200 میلیۆن دار بچێنرا و پاراستنی خاک و ڕاهێنانی زووتیاران و پێڕەوکردنی تەکنیکی نوێ کشتتوکاڵ بکرا بۆ پێشینەی کارەکان کێشەی خۆڵبارین چارەسەر دەکرا. خۆشبەختانە ڕێکخراوی هەسار کە ڕێکخراوێکی ناحکومی قازانجنەویستە و لەلایەن خۆبەخشان و دڵسۆزانی ڕێکخراوەکە و بە پاڵپشتی و هاوکاری هەمەلایەن بەڕێوە دەچێت چەند ساڵێکە پرۆژەی چاندنی میلیۆنان دار بەڕووی لە هەولێر دەست پێ کردووە. بەڵام پێویستە پرۆژەی هاوشێوە لە سەرتاسەری عێراق هەبن و ناوچە دوورە دەست و زەویە ڕوتەنەکانیش بگرێتەوە و پاڵپشت بێت بە پرۆژە یاسای پەرلەمان و بودجەی تەرخانکراوی حکوومەت، جگەل لەوەش ڕێگەری بکرێت لە ناوچوونی دارستانەکان. بەداخەوە بە ژوەرەی وتەی وەزیری کشتتوکاڵی حکوومەتی هەرێم تا ئێستا 150 دارستانەکانی کوردستان لە ناوچوون. خاک بە دوو هۆکاری سەرەکیدا دەخورێت، ئەوانیش باو بارانن. ئەگەر زۆر بە سادایی خاکەکان ئاوا بکرێنە گرد و ساڵی بچووک، هەمداخوران بەهۆی ئاوە ڕوونادات و هەمیش خاکەکە تەڕ و تۆکمە دەمێنێتەوە بەهۆی باوە داناخورێت. تۆش لێ بکۆڵەوە.